جێگەی خۆشحاڵیە کە هونەرمەندان لە هەر کوێیەکی ئەم دنیاە بن جێدەستیان دیارە. لە بەریتانیا کۆنسرتێک لەلایەن هەرێکە لە هونەرمەندان سامان عومەر، دڵنیا ڕەزازی هەروەها ڕەوا جەمالەوە لە شەوی ڕابردوو لە بەریتانیا پێشکەشیان کرد بە کوردانی تاراوگا. هەروەها ئەم کۆنسرتیان پێشکەش بە ڕۆژ ئاوا کردو و بێگومان هاوکارمان توانا عومەر لەوێ ئامادەی هەبوو ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو. دەستگای میدیایی کورسات تاکە کەناڵ بوو کە لەوێ ئامادەی هەبوو و گفتوگوی لەگەڵ ئەو هونەرمەندانەیە کردو سەبارەت بە کۆنسرتەکە و ئەوەی کە زۆر جوان بوو. کۆمەڵێک چالاکی و بەرهەمی زۆر جوان لەلایەن ئەم هونەرمەندانەوە پێشکەش کرا و ئێمەش بەیەکەوە بینەری ئەم بڕگەیە بین کە هاوکارمان توانە بۆی ئامادەکردین. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لە شاری لەندەن و تەواوی شارەکانی بەریتانیا کوردەکان بە خۆپشاندان و ڕێپێوان پشتیوانی خۆیان بۆ ڕۆژاوای کوردستان دەردەبڕی و کۆدەنجێکی گەورەیان بۆ ڕۆژاوای کوردستان دروست دەکرد. ئەم ڕۆژ دوایەوەی کە خۆپشاندانەکان کەم بوونەتەوە بەکاری هونەری پشتیوانی بۆ ڕۆژاوای کوردستان دووپات دەکرێتەوە. ئەم شوێنەی کەمنی لێم لە شاری لەندەن ئەم شەو کۆنسرتێکی تایبەت لەلایەن هونەرمەندان ڕەوا جەمال، سامان عومەر، دڵنیا ڕەزازی پێشکەش دەکرێت کە تەواوی داهاتەکەی بۆ ڕۆژاوای کوردستان دەبێت. جا من ئێستا بەڕێز دکتۆر ڕەوا جەمالم لەگەڵا چەند پرسیارێکی لێ دەکەم سەبارەت بەم کارە هونەری و کۆنسرتە. دکتۆر سڵاوت لێ بێەوە ئەم کۆنسرتە و ئامادەبوونی تۆ لێرە چی دەبێت؟ مایشە نازیە و خۆشحاڵم کە لەگەڵ ئەو هاوڕێ هونەرمەندە گۆرانی بێژ و موزیسیانانە بیرمان نەچێت کاک میران سەردارێکێک لە موزیسیانەکان لە سلێمانیەوە هاتووە کە مامۆستا سەروەت کۆیی و مامۆستا نیاز بە ئامێری سنتور ئەوانە بەشدارن و بە هاوڕێتی هەرێک لە هاوڕێیان خات و دڵنیا ڕەزازی و کاک سامان عومەر بە ئومێدیەوەی بتوانین پاڵپشت و هاوکار بین بۆ ئەو مەینەتیانی کە لەم دوایانەدا بەسەر هەردوو بەشی ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی وڵاتەکەمانە هاو بەداخەوە لەلایەندا گیرکەرانی کوردەوە ئومێ دەخوازین ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێت و بتوانین زۆرترین کۆمەک و باربوو بۆ برایانمان کۆ بکەین. دکتۆر تا چەند بە گرنگی دەزانێت کە تەواوی هونەرمەندان بەم شێوازە پشتیوانی خۆیان بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ هەر بەشێکی ترێ کوردستان لە کاتێکدا کە داگیرکەران بیانەوێ مەترسی بۆ سەرم پارچەیە دروست بکەن هونەرمەندان بەم شێوازە پشتیوانی خۆیان دەربڕن. زۆر گرنگە هونەرمەند بچووکترین ئەرک لەسەر شانی کە ئەتوانێت چەندین کۆنسرت و بەرنامەی هونەری و بەو شێوەی کە ئەتوانێت خزمەت بکات، ئەتوانێت هاوکار و کۆمەک بێت بۆ برایانی لە هەر پارچەیەکی تر. ومێ دەخوازم هونەرمەندانی تریش درێغیان نەکردووە و بەردەوام بن و گەڕوتینێکی زیاتر بن بە چالاکی هونەریەکان بۆی بتوانین کۆمەکێکی باشتر و هاوکارێکی باشتر بین بۆ خوشک و برایانەمان لەو پارچان. پێشەموو شتێک سڵاو ڕێزمەوە بۆ بینەرانی کورسات. زۆر خۆشحاڵم کە توانین بەشدار ببین شەو لەم بەرنامە. من بەهۆیەوەی کە لە خانەوادەیەکی هونەری گەورە بووگم، کچی ناسری ڕەزازی و مەرزەی فەرێخی، بە ئەرکی سەرشانی خۆمان دیوە کە بەشدار بین لە هەموو خۆپیشاندنەوەی و هەروەها بە هونەرەکەمان بە دەنگمان بتوانین تێکۆشین بۆ وڵات و خەڵکی خۆمان. هیچ کارێکی ترتان بەدەستەوەیە کە لە داهاتوودا هاوشەوەی ئەم کارە ئەنجام بدەن بە تایبەتی بۆ کوردستان؟ بەڵێ، لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە تەمان لە مانگی سێە
بەرنمەیەک دابن فستیڤالێکی خێرخواز دابنن و لە هەر چوار پارچەی کوردستان هونەرمەندیان داوت کردووە من بە خۆشحاڵیە و نوێنەری ڕۆژهەڵاتی کوردستانم هیوادارمەوەش فستیڤالێکی سەرکەوتوو بێ هەر وەکو بەرنامەکی ئەمشەو. دیارە کۆکردنەوەی ئەم هونەرمەندانە لێرە لە وڵاتی بەریتانیا لە شاری لندن خۆی بۆ خۆی پەیامێکی جوانە، پەیامێکی کوردانەیە، پەیامێکی یەک هەڵوێستیە، پەیامێکە بۆ هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی. ئێمەش کە ئەم پێشنیارەمان پێوترا بێت دوو دڵی قوبوڵمان کرد بۆی کە بتوانین بەڕاستی هەر نەبێت بەشێکی کەمیش بێت خزمەتی ڕۆژئاوای پێ بکەین. بەڕاستی سوپاسدانەکەن بەخێر بێن سەرچاو کورسان. ئەوەی کە گوێبیستی بوون پەیامێ و هونەرمەندانە بوو کە بەشدار بوون لەم کۆنسێرتە کە وەکو ئاماژەیان بۆ خێر تەواوی داهاتی ئەم کۆنسێرتە بۆ ڕۆژاوای کوردستانە. کوردانی بەریتانیا ئەمشەو هاتن بۆ ئەم کۆنسێرتە و کارە هونەریە بە کڕینی تکت بەشداریان کرد لەم کارە خێرخوازەدا بۆی کە لە ڕێگەی ئەم کارە هونەریەوە هاوکار بن بۆ خوشک و براکانیان لە ڕۆژاوای کوردستان.